خۆشەویستان ئەگەر پێمان خۆشە خوای گەورە ڕەحم و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەرماندا ئەبێ بە ڕەحم بین بەرامبەر بە خەڵکی. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم الراحمون يرحمهم الرحمن ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. من لا يرحم لا يرحم. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوانەی کە لە دنیادا بە ڕەحمن میهرەبانن خوای گەورەش ڕەحمیان پێ دەکات. ئێوە ڕەحم بە خەڵکی سەر زەوی بکەن، ڕەحم بە خەڵکانێک بکەن لەسەر زەوین بە گیانلەبەرەکان بە مرۆڤەکان، ئەو خوایش کە لە ئاسمانە لە سەروی عەرشەوە ڕەحم بە ئێوە دەکات. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەی ڕەحم و بەزەی بەرامبەر بە خەڵکی نەبێ خوش ڕەحمی پێ ناکات. کەواتە لە مقابلی ڕەحمی خوادا لە بەرامبەر ڕەحمی خوادا دەبێت تۆش ڕەحمت هەبێ. من لا يرحم لا يرحم. ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکا خوش ڕەحمی پێ ناکات. کەواتە ئەگەر پێت خۆشە خوای گەورە ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەر تا بە ڕەحم بە. مرۆڤ نابێت ڕەندە بێ، چونکە بە تایبەتی پیاو ئەگەر بیەوێت دڕندەی بکە زۆر دڕندەیە، زۆر دڕندەیە بەرامبەر بە خەڵکی، چونکە ئەو هەموو خەڵکەکە دەکوژرێ زۆربەی دەستی پیاوە. ئەگەر ژنیش فەرمانی کرد بێ ئیلا دەستی پیاویدا، پیاوەکە کارەکە ئەنجامەدا. ئەو هەموو قەتڵە دەکرێ، ئەو هەموو خەڵکێ دەکوژرێ زیاتر پیاوە ئەنجامی ئەدات. کەواتە ئەگەر ئێمەی پیاوە بە تایبەتی ڕەحم نەکەین بە خۆمان بە دەوروبەرمان، بێگومان خوای گەورەش ڕەحمان پێ ناکات.